ئەوەڵی مانگی مەی ڕەمزی خەبات دژی زۆرداری و شەوساننەوە. لە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی ساڵی 1886 دا کرێکارانی شاری شیکاگۆی ئەمریکا بۆ ناڕزایەتی دەربڕین بە دژواری هەلومەرجی کار و بۆ چەسپاندنی 8 سەعات کار لە ڕۆژدا دەستیان بە خۆپیشاندان و ڕێپێوانێکی گەورە کرد. هێزە چەکدارەکانی دەوڵەتی و پاسەوانانی پارێزەری نیزامی سەرمایەداری وەک پیشەی هەمیشەییان بە زمانی ئاگر و ئاسن و سەرکوت و زەبر و زەنگ هاتنە قسە و زۆر دڕندانە کەوتنە گیانی خۆپیشاندەران. باگری چەکی ئەم بەکرێگیراوانە ژمارەیەک بریندار کران و ژمارێکی زۆرتریش دەستگیر کران. تەقینەوەی یەکی ئەیار و کڵپەستاندنی ئاگری قین و تووڕەی کرێکاران لەو ڕۆژەدا ترس و لەرزی خستە دڵ و هەناوی سەرمایەداران. بە شوێن ئەو خۆپیشاندانە بەرین و بە تەوژمە پارێزەرانی نەزمی سەرمایە کەوتنەخۆ بۆ چاوترسێنکردنی کرێکاران و بۆ تۆڵە سەنجنەوە لەو خۆپیشاندانە بەرینە بەپەلا کەوتنە جموجۆڵ و سەرەڕای کوشتن و بریندارکردنی ژمارەیەک لە کرێکاران ژمارەیەکی زۆر لە بەشداربووانی ئەو خۆپیشاندانەیان گرت و محاکمەیەکی فەرمایشی و گاڵتە جاڕانەیان ساز کرد. لەو محاکمە فەرمایشیەدا حکمی ئێعدامیان بەسەر 4 ڕێبەری کرێکاریدا سەپاند و حکمی گرتنی چەند ساڵەش بەسەر ژمارێکی دیکەدا بڕا. دەسەڵاتداران و کاربەدەستانی دەوڵەتی پیان وابوو بەم ڕەفتار و ئاکارە دژە ئینسانیە و بەم زەبر و زەنگ و دڕندەیە توانی ویانە بەر بە ڕەوتی بزوتنەوەی کرێکاری بگرن و بیخنکێنن. پیان وابوو توانی ویانە و دەتوانن بە ئاگر و ئاسن وەڵامی هەر داخوازیەک بدەنەوە و پاشەکشە بە هەر حرەکەتێکی دژە چەوسانەوە و عەداڵەت خوازانە بکەن. ڕاستەکە جوڵانەوەی کرێکاری لەو ساڵەدا بە دڕندەی و جنایەتی بەکرێگیراوان شەڵاڵی خوێند کرا. ڕاستەکە چەندین سەرکردە و ڕێبەری کرێکاری برانە بەرداری ئەعدام و گیانیان بەخت کرد. بەڵام تۆیەک کە لە ئەوەڵی مانگی مەیدا چاندرا هێندە بە بڕ و پرتەئسیر بووە و هەیە کە ئێستاش دوای 126 ساڵ تێپەڕبوون بەسەر ئەو ڕۆژەدا ئەوەڵی مانگی مەی بووەتە ڕەمز و نیشانەی شکۆداری خەباتی کرێکاری و بووەتە ڕۆژی هاوپشتی و هاوپەیوەندی چینی کرێکاری جیهانی. لە ساڵی 1889 واتە 3 ساڵ پاش ئەو حرەکەتە شۆڕشگێڕانەیە کۆنگرەی ئەنتەرناسیۆناڵی دووهەم بە پێشنیاری نوێنەری حیزبی سۆسیالیستی کرێکاری ئامریکا ئەوەڵی مانگی مەی وەک ڕۆژی جیهانی کرێکار پەسەند کرد. هەر لەم ڕۆژەدا ئەوەڵی مانگی مەی بوو بە هێما و ڕەمزی خەبات و تێکۆشانی کرێکاری لە دژی چەوساندنەوە و سەرڕۆئی. بوو بە هاندەرێکی گەورە و چەند هێندە تەوژم و گوڕی بەڕەوتی بزوتنەوەی کرێکاری بەخشی. لەو ساڵە بەدواوە هەموو ساڵێک کرێکاران و چەوساوەکانی دەستی نیزامی سەرمایەداری و ئەویندارانی ئازادی و عەداڵەتی کۆمەڵایەتی لە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی دەست لە کار دەکێشنەوە. کۆ دەبنەوە و دەنگی ناڕزایەتی و بربەرەکانی لە دژی ستەم و بێعەداڵەتی بەرز دەکەنەوە. لەم ڕۆژەدا کرێکاران بەهاتنە مەیدان و بەرپاکردنی جەژنی جیهانی خۆیان ئیرادە ویستی یەکگرتوانەی خۆیان نیشان دەدەن. ئەگەر 126 ساڵ لەوە پێش کرێکارانی ئەمریکا بۆ چەسپاندنی 8 سەعات کاری ڕۆژانە هاتنە مەیدان و بزوتنەوەکەیان و خۆپیشاندانەکەیان شەڵاڵی خوێند کرا، بەڵام دیتمان کە سەرنجام ئەو ویست و داخوازیانەی کرێکاران لە ئەنجامی درێژەدان بە خەباتی شێلگیر و لێبڕاوانە هاتنە دی و ئەوە کرێکاران بوون کە پاشەکشەیان بە سەرمایەداران کرد و لە دەستکەوتی ئەم خەباتی کرێکارانی ئەمریکا تا ئێستاش کرێکارانی وڵاتەکانی دیکەش بەهرەمەندن. ئەمڕۆ بزوتنەوەی کرێکاری جیهانی زۆر هەنگاوی بە بڕشتر و گەورەتری هەڵگرتووە. بە یەکگرتووی خەباتی بێئەمان دەیانویست و داخوازی دیکەیان بەسەر سەرمایەداریدا سەپاندووە و هەر ڕۆژ لە مەیدانێکدا ناچار بە پاشەکشەیان دەکەن. ئێستا بزوتنەوەی کاری 35 ساعت لە هەفتەدا و 2 ڕۆژ دەست لە کار کێشانەوەی هەفتانە لە زۆر شوێنی دنیا سەرکەوتنی بەدەستهێناوە و کرێکاران خەریکی خۆسازدان بۆ هەنگاوێکی دیکە و بازێکی دیکەن. چینی کرێکاری جیهانی لە دژی نیزامێک هاتوونەتە مەیدان و لە پێناو تەفروت و ناکردنی خەبات دەکەن
کە ئەساسەن و بنەماکەی لەسەر چاوساندنەوە و هەڵاواردن لەسەر هەژاری و مەینەتی زۆرینەی دانیشتوانی کۆمەڵ داڕێژراوە. نیزامی فاسدی سەرمایەداری بە پەرەپێدان بە ڕەنج و مەحرومیەت، بە فیڕۆبردنی تواناییەکانی ئینسانی، بەنانەوەی شەڕ و بوحران و ئاڵۆزی لەناو کۆمەڵگا، بە شەریەتی لەگەڵ چارەنووسێکی نادیار بەرەوڕوو کردووەتەوە. ئەو نیزامە گەندەڵ و فاسدە دەبێ بڕوخێ. ئەم سەرچاوەی نەهامەتی و مەینەت و کەم و کۆڕیانە دەبێ وشک بکرێت. نابێت چیتر ئینسان بکرێتە کۆیلەی دەستی ئینسان. دەبێت دادپەروەری و عەداڵەت و یەکسانی باڵ بەسەر کۆمەڵگای مرۆڤایەتیدا بکێشێ. ئەمەش ئەرکی کرێکارانی وشیار و بەئاگایە. ئەرکی ئەو زۆرینەیەکە زۆرترین ئەرکی کۆمەڵایەتیان لەسەرشانە و لە هەمان حاڵدا بێبەشترین چینی ناو کۆمەڵگان. بێشک ئەم ئاواتە گەش و لە مێژینەی بەشەریەتی پێشکەوتن خواز و عەداڵەت خواز دێتە دی. ئەمەش بەر لە هەر شتێک لە گرەوی یەکگرتووی و چڕوپڕتربوونی ریزەکانی خەباتی کرێکاری و تێکۆشانی بەبڕشت و لێبڕاوانەدایە. ئەوەڵی مانگی مەی هەموو ساڵێک وە بیرهێنەرەوەی ئەو ئەزموونە و ئەو دەرسە مێژوویەیە. با ئەمساڵ بەجۆشتر و بەخڕۆشتر خۆمان بۆ ئەوەڵی مانگی مەی جەژنی جیهانی کرێکاران ساز بدەین.